شاندێکی پارێزگای هەڵەبجە بە مەبەستی چەندین پرسی گرنگ سەردانی پارێزگای کرماشانیان کرد. پارێزگاری هەڵەبجەش دەڵێت 14 خاڵی لێک تێگەشتنیان لە بوارەکانی ئابووری و تەندروستی و بازرگانی لەگەڵ پارێزگای کرماشان واژۆ کردووە. ئەنجامی سەردانەکەیشیان بەم شێوەیە دەخاتە ڕوو. بۆ لێک تێگەشتن لە کۆمەڵێ هەماهەنگی ئابووری، اقتصادی، فەرهەنگی، کۆمەڵایەتی، تەندروستی. بۆ ئەمە یاداشتێکی نزیک بە 11 خاڵیمان هەبوو تەقدیممان کردن و ئەوانیش یاداشتەکان خوێندەوە ئیزافەی هەندێک خاڵیان کرد، ئێمەش ئیزافەی هەندێک خاڵی ترمان کرد و هەندێک خاڵی ترمان لێلابرد لە حیوارێکی پڕبەرهەمە لە کۆبنەوەیەکی فەرمیە یا واژۆی سەرەتایی بۆ یاداشتێکی 14 خاڵیمان کردووە کە ڕەبتی بە مەرزەکانی پشتە، ڕەبتی بە مەرزەکانی تەوێڵە، با بڵێن بازاڕچەیەک لە سازان و ڕەبتی بە بواری تەندروستی، نەخۆشی با بڵێن هاوڵاتی سڤیل لە حکوومەتی هەرێم بۆ ئێران کار ئاسانی بۆیان بکەین، بریندارانی چەکی چیمیایی لەگەڵ بە دوواداچوونی کەیسی مناڵانی ون بوو و لە پاڵەوەشە توانیمان ئەو یاداشتە بکەینە هەوێنێک بۆ لێ تێگەشتن لە نێوان پارێزگای هەڵەبجە و پارێزگای کرماشان کە لە پەرە بە بواری ئابووری بواری دارایی بدەین و لە ڕووی فەرهەنگی و کەلتوریشەوە پەیوەندیەکەمان و هەماهەنگیەکانمان پەروەرەکەت بکەین. خاڵێکی گرنگی لێک تێگەشتنەکەی نێوان پارێزگای هەڵەبجە و کرماشان بە نێودەوڵەتیکردنی مەرزی تەوێڵە شوشمەیە کە دەواازەیەکی گرنگی بازرگانیە لە سنووری پارێزگای هەڵەبجە و وڵاتی ئێران. لای خۆیەوە وڵاتی ئێران بڕیاری بە فەرمیناسانی ئەو مەرزەی داوە و پێویستیشە حکوومەتی بەغداد بڕیاری بە نێودەوڵەتیکردنی دەربکات. ئەماش لە ڕووی ئابووری و بازرگانیە بۆ پارێزگای هەڵەبجە گرنگە. پارێزگاری کرماشانیش باس لەو بوارانە دەکات کە پێویستە لەگەڵ پارێزگای هەڵەبجە هەمان گیانە بێت. کۆبوونەوەیەکی زۆر باشمان ئەنجامدا. یاداشتێکی لێک تێگەشتنی 14 خاڵیمان سەبارەت بە پرسە هاوبەشەکانی نێوان پارێزگای کرماشان و پارێزگای هەڵەبجە واژۆ کرد. لێک تێگەشتنەکە بوارەکانی ئابووری و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری لەخۆ دەگرێت بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە خەڵکی ئێران پەیوەندێکی باشیان لەگەڵ هەرێمی کوردستان هەیە. ئەم لێک تێگەشتنە دەبێتە هۆی باشتربوونی بارودۆخی هەردوو پارێزگاکە. هیوادارین جێبەجێکردنی ئەم لێک تێگەشتنە ببێتە هۆی پێشکەوتنی ئابووری هەردوولە. هەڵەبجە وەک پارێزگایەکی نوێ یاریمی کوردستان دەیەوێت لە گەشت بوارەکاندا گەشە بکات و لە بوارەکانی گەشت و گوزار و ئابووری و بازرگانی پێش بکەوێت. لە دوای سەردانەکەی شاندی پارێزگای هەڵەبجەش وڵاتی ئێران بڕیاری ئەوەی داوە وڵاتیانی سنووری پارێزگاکە لە دوای بیستوێکی ئەم مانگەوە لە ڕێگەی مەرزی تەوێڵە شوشمێ سەردانی وڵاتی ئێران بکەن. ئەم بڕیارە ژاوڵاتیانی سنوورەکەی دڵخۆش کردووە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.